دڵنیابن کە پۆستە بە بۆشی یان بەتاڵی نامینێتەوە لەبەرەوەی وەکو ئاگادارن لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی دوو لایەنی سەرەکی لەو ڕۆژانە بینیمان کە بەڕێز سەرۆکی حکوومەت کاک نێچیروان وەکو مەکتەبی سیاسی پارتی سەردانی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد لەوێ کۆمەڵێک بابەت حتمما گفتوگوی لێکراوە لە دەستگاکانی ڕاگەیاندن بیستیمان کە ئەو دانیشتانە دانیشتنی سەرکەوتون و ئەم دیدارانە بەردەوام دەبن لەگەڵ هێز و لایەنی سیاسی دیکە بۆیە دڵنیام لەوەی کە ئەم بابەتە یەکێک لە بابەتە ئەساسیەکان دەبێت کە گفتوگوی لەسەر دەکرێت و هەوڵی جدی هەیە بۆی کە ئەم پۆستانە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ پڕ بکرێتەوە تاکو هەڵبژاردننی داهاتی کوردستان بە بۆچوونی من ڕەنگبی ئەوە ئەوەندە ئیشکال نەبێت چێ لەو قۆناغا ئەم پۆستە وەردەگرێ گرنگترین شت لە لای هێزە سیاسیەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەوەیە کە ئێمە ڕێگربین لەوەی کە قەیرانی زۆرتر ڕوومان تێ بکە و کێشەی تەشریعی کێشەی ناوخۆی زیاتر ببن بۆیە پارتی دموکراتی کوردستان ڕەنگ بێ مانع نەبێ هەر لایەنێکی سیاسی بە شایستە بزاندرێ بەڵام ئەمە تەنها پارتی دموکراتی کوردستان بڕیاری لێ نادا ئەمە مەسەلەیە کە پەیوەندی بە هەموو هێزە سیاسیەکانی کوردستانە بۆیە دەبێ بەیەکەوە مشاوەرە بکەن ڕێک بکەون لەسەرەوەی کە چێ لەو قۆناغا شایستەیە بۆی ئەم پۆستە وەربگرێت پارتی هەوڵ دەدا کە ئەم پۆستە پڕ بکرێتەوە لەگەڵ هێزە سیاسیەکان دانوستاندن دەکا بۆی بەڕێککەوتن لەگەڵ یەکتری ئەم پۆستە پڕ بکرێتەوە بە بۆچوونی من ناتوانم بەڕاستیە و بڕیارە بدەم ڕەنگە بۆ پارتیش بە تەنها قورس بێ ئەم بڕیارە بدات چونکە نایوێ تاکلایەنانە بڕیار لەسەر مەسەلە بدا پارتی دموکراتی کوردستان بە پێی ئەو سەنگەی کە هەیتی دەیەوێ بە گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکان بگەنە ئەم مەبەستە یاخود ئەم ڕێگا چارەیە بۆ نمونە ناتوانێت یەکێک فەرز بکە لەسەر ئەوی تر و ئەگەر پارتی دموکراتی کوردستان قسە لەسەر هێزێکی سیاسی بکە ڕەنگە چەند هێزی سیاسی ناکۆک بن لەسەرەوە بۆیە دەبێ ئەم مەسەلەیە بە گفتوگۆ و بە ڕەزامەندی زۆربەی لایەنەکان بێت پارتی دموکراتی کوردستان کێشەی لەگەڵ هیچێک لەو لایەنانە نییە بەڵام دەمینێتە سەرەوەی کە ئەم پۆستە لەبیر نەکەین هەر کەسێک کە خۆی کاندید دەکات بۆ ئەوەی کە ببێتە سەرۆکی پەرلەمان لە نەتیجە دەبێت لە ناو پەرلەمان کۆدەنجی یاخود زۆرینەی دەنگ بێنێ بۆیە دیسان دەڵێمەوە کە ئەمە ڕەزامەندی هێزە سیاسیەکانی پێویستە حەداقل زۆرینەی هێزە سیاسیەکان بۆیە ئەو کەسێکی کاندید دەکرێت جا لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یاخود لە پێکاتەکانی تر بێ ئەو کاتە ئەو دەنگە پێویستە یاساییە بێنێ بۆی ببێتە سەرۆکی پەرلەمان